شۆڕشی دووەمی بارزان ئازادکردنی خەک. سەرەتای ساڵانی چل جەنگی دووهەمی جیهان دنیای تەنی بوو. ئەمەش کاریگەری هەم لەسەر وڵاتان هەبوو هەم لەسەر ئەو نەتەوانەی بێدەوڵەت بوو. حکوومەتی مەلەکی عێراق ناوچە کوردیەکانی بە هەموو شێوەیەک پشتگوێ خستە بوو. نەبوونی و هەژاری و نەخوێندەواری بە هەموو کونجێکی کوردستاندا بڵاو بووبووە. حکوومەتی عێراق لەباتی ئەوەی نەخۆشخانە و قوتابخانە لەو ناوچانەدا بکاتەوە و پەرە بە کەرتی کشت و کاڵ بدا تاکە شتێک کە دەیکرد بریتی بوو لە کردنەوەی بنکەی پۆلیس و زیاترکردنی دەسەڵاتی دەرەبەگەکان. ئەو زوڵم و زۆرە لەلایەن شێخ ئەحمەدی بارزانی و مەلا مستەفای بارزانی قبول نەدەکرا و ئەوە بوو لە ساڵی 1943 دەست بەسەر هەموو ئەو بنکە پۆلیسانەدا گیرا کە لە ناوچەی بارزان و دەوروبەری هەبوون و بەمەش شۆڕشی دووەمی بارزان هەڵگیرسا و جگەل لە چەکدارە بارزانیەکان دەیان کورد لە ریزەکانی سوپای عێراق کە پلەی سەربازی جیاوازیان هەبوو هاتنە ریزی شۆڕش و ناوە شەڕ و جارە جارەش ئاشتی باڵی بەسەر بارودۆخەکەدا دەکێشا تا ساڵی 1945. ئەگەر سەیری بارودۆخی گشتی هەموو کوردستان بکەینەوە دەڤەری بارزان بە تایبەتی بەگشتی بارودۆخ لە کوردستان بارودۆخێکی خراپ بوو لە ڕووی ئابووریەوە نرخی کەلوپەل و کاڵاکان بەهۆی جەنگی دووەمی جیهانی لە بەرزبوونەوەدا بوو واتە بۆشاییەکی ڕۆحی دروست بوو لە ناوچەکە لە ڕووی سیاسیەوە چونکە بە خۆتان دەزانن شێخانی بارزان بە جۆرێک بوو کەوا عەقیدەی کوردایەتیان متوربە کردبوو بە گیانی ئاینی و لە ڕووی دادپەروەری کۆمەڵایەتی و دەڤەری بارزانیش سروشتەکەی وابوو کە ناوچەک بوو هەڵکەوتەی چیایی بوو دەشتی نەبوو بۆ مەسەلەی کشت و کاڵ. ئەوانە هەموو وای کردبوو کە دەڤەری بارزان بە بەراورد لەگەڵ کوردستان خراپتر بێ چونکە پێشتریش زەمینەیەکی شۆڕژچێڕی تێدا بوو و کارێکی دیکەی حکوومەتەکانی عێراقی ئەوە بوو لە دوای سەرکوتکردنی هەر بزوتنەوەیەک هەڵدەستان بە چۆڵکردن و ڕاگواستنی خەڵکی ناوچەکە و سوتاندنی دێهات و لێدان لە ژێرخان و سەرخانی ئابووری ئەو ناوچەیە. لە 23 شوباتی 1945 AOL ڕاوێژکاری سیاسی باڵوێزخانەی بریتانیا لە بەغدا لە هەولێرەوە بروسکەیەکی ناردووە باسی هەبوونی پەیوەندی و هەماهەنگی دەکات لە نێوان کریستیانەکان و مەلا مستەفای بارزانی. سەرەڕای ئەوەی ئینگلیز زۆر هەوڵیان دەدا کە پەیوەندی نێوان کریستیانەکان و بارزانیەکان تێک بدەن بەڵام ئەو باوەڕی وایە ئەگەر شەڕ دووبارە ڕوو بداتەوە ئەوە ڕئیس ئاودیش دەتوانێت خۆی و 100 چەکدار بچنە پاڵ چەکدارانی بارزانی هەروەها ALO ئەمەشمان بۆ دەژێڕێتەوە. ئەمڕۆ لە مەزنێ چاوم بە مەلا مستەفا کەوت. ئەو گوتی سەرەکی ترین هۆکار بۆ پشڕاندنی پەیوەندیەکان لەگەڵ متەسەڕفی هەولێر نەمانی متمانە بوو. مەلا مستەفا لە بارودۆخی ئێستادا باوەڕی وا بوو کە دانیشتن هیچی لێشین نابێ و داواکەشی کە بۆ کۆتایی هێنانە با ڕوبەڕووبوونەوە و خۆ بەدەستەوەدان ئێستا لە جێ نییە چونکە دەکرێت لە هەر ساتێک بەدەستی بەکرێ گیراوانی حکوومەت غافڵکوش بکرێت. مەلا مستەفا داوای سێشت لە HE باڵیۆزی بەریتانیان دەکات. 1. بەریتانیەکان چاودێری بارودۆخ بکەن. 2. لەو کاتی بارزانیەکان ئەنجامەکانیان دەپێکن بەریتانیەکان بێلایەن بوەستن. 3. گەر هیچ یەک لەو پێشنیازانە جێبەجێ نەکران ئەوان ناچار دەکرێن ببنە پەنابەر وەکو خەڵکی پۆڵش چونکە چیدی ناتوانن بەو حاڵی ئێستایان بەردەوام بن. پەیوەندەکانی نێوان مەسیحیەکان و شێخانی بارزان بەر لە شۆڕشی بارزان لە ڕاستیدا پەیوەندەیەکی توندتۆڵ و تۆکمە و دۆستانە بوو لەسەر بنەمای لێکتێگەیشتن دامەزرا بوو. مێژووی ئەو پەیوەندیانە دەگەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی 20 بۆ سەردەمی شێخ عەبدولسەلامی بارزانی دووەم کاتێک کە مارشامەوەن هاوکاری کرد و یارمەتیدا و پانایدا
دواتر ئەو پەیوەندیانە بەردەوام بوون لە ساڵی 1920 کاتێک کە ئەرمەنیەکان مەسیحیەکان داوای هاوکاریان کرد لە شێخانی بارزان بۆی هاوکاریان بکەن ئەوانش بەردەوام بوون و توانیان کە هێز بنێرن بۆ ئەو ناوچانە بۆ ڕزگارکردنی ئەو ئەرمانیانە لە قەتڵ و عامی تورکەکان. ئەو پەیوەندیانە بەردەوام دەبێت لە ساڵانی سیەکان. لە ساڵانی سیەکان ئینگلیزەکان دەیانەوێت ئەو پەیوەندیە تێک بدەن، ڕەوشی ئاینی ناوچەکە تێک بدەن، بۆیە دەکەونە دروستکردنی کۆمەڵێک پرۆپاگەندەی ناڕاست و نادروست سەبارەت بە شێخانی بارزان. SD ستێبنگ باڵگوێزی بریتانیا لە بەغدا لە 8 مارچی 1945 دەگاتە ئەو ڕاستیەی کە ناوی مەلا مستەفا تاکە ناوە کە لە خانەقینەوە تا زاخۆی گرتووە کە پێشتر هەم ئینگلیز و هەم حکوومەتی عێراق بانگەشەی ئەوەیان دەکرد کە مەلا مستەفا جگەل لە سەرۆکی عەشیرەت شتێکی دیکە نییە و ئەو بێجگەل لە پیاوەکانی عەشیرەتەکەی کەسی تری لەگەڵ نییە. هەروەها ئەم زانیاریانەش دەخاتە ڕوو. بارودۆخی گشتی لە دوهۆک بۆ ڕواندە زۆر هەستیارە. شڵەژان و ترس باڵی بەسەر ناوچەکەدا کێشاوە. بە لێزانی یان نەزانی، گەورە یان بچووک، باش یان خراپ، سوپای عێراق هەمیشە لە ئامادەباشیدا بۆ ئەنجامدانی خراپەکاری و کاولکردنی دەغڵودان. سوپای عێراق خۆی لە هەموو کارێک دەدا کە ناوبانگی خۆیان پێ بزڕێنن. هەروەها ئەم دوو پرسیارش دەکات. ئەگەر سوپای عێراق ڕەشەکوژی کرد، ئایا هەڵوێستی ئێمە چی دەبێت؟ چی ڕوودەدا ئەگەر سوپای عێراق بەزێنرا؟ ئایا ئێمە خۆمان ئامادە کردو بۆ بەکارهێنانی هێز بۆ جێگیرکردنی بارودۆخەکە؟ ALO ڕاوێژکاری سیاسی پێشکەوتوو لە هەرێمی باکوور هەولێر نامەیەک بۆ کونسولی بریتانیا لە مووسڵ دەنێرێت و وردەکاری زۆر لەبارەی دۆخەکە دەخاتە. کاتێ سیاسیەکانی بەغدا خەریکی دابینکردنی ڕێژێکی کەم گەنم و جلوبەرگ بوون بۆ ئەوانەی بەر لێبوردون کەوتون، ئەوەی من تا ئێستا دەیبینم مەلا مستەفا زۆربەی داواکاری و پێداویستیەکانی شۆڕش دابین دەکات و بنەماکانی ئۆتۆنۆمی دامەزراندووە. ئەو هاوپەیمانەتێکی پێکهێناوە لە قەزای نوێی زێبار، بیرا، کەپرا، ناحەی نێروە و ڕێکان لە قەزای ئامێدی و ناحەی دۆستی لە قەزای دهۆک و ناحەی مێرگەسۆر، برادۆست و باڵک و بەشی زۆری ناوەندی ناحەی ڕواندز. ئەوانە لەژێر سەرپەرشتی هاوپەیمانی بارزانیدان. وەکو مەحموود ئاغای زێباری و سەدیق ئاغای هۆرەمەری و مەحموود بەگ خەلیفە سەمەد و تیرەی خورشید ئاغا لە عەشیرەتی باڵک، میرقادری ڕۆست و وهاب ئاغای جوندیان. ئەوانە لە هەرە پێشهاتێکدا شیمانەی ئەوە دەکرێت یارمەتی بدەن. ئەوانی دیکە وەک حاجی قادرە ئاغای سوشێ و میر محەممەد ئەمینی دەرگەڵا هاوکاری خۆیان لە هاوکاری معنەوی چڕ کردبووە تا ئەو کاتەی هاوپەیمانیەکە جۆرێک لە سەرکەوتن وەدەست دێنێ. لەم ناوچەیە مەلا مستەفا دەسەڵاتی سەرەکی هەیە و ڕێزێکی زۆری لەلایەن خەڵکی لێ دەگیرێ. لە ناوچەی بارزان و مێرگەسۆر دامەزراوەکانی عێراق تەنیا دانەوێڵە و جلوبەریان بەدەستە دابەشی بکەن کە ڕەنگە مەلا مستەفا بڕیار بدا ئەوەش بخاتە ژێردەستی خۆی. بەدان پێدانانی هەمووان ئەو قایمقام و متەسەڕیف لە جوڵەکانی خۆی ئاگادار دەکاتەوە. بەڵام من باوەڕم وایە ئەمە ئەنجام دەدرێت بەپی و ئامۆژگاریانەی ئەیP ئەی مووسڵ کردوونی، نەک بەوەی کە خۆی بێوێ کارەکە بکات. من لەسەر ئەو باوەڕام کە ئەو دەسەڵاتی تەواوی هەیە و گوێ بە هیچ دامەزراوەیەکی عێراقی نادا و دەیەوێ ئەوە دەربخا کە نوێنەرایەتیەکانی ئەو حکوومەتە لە ناوچەکانی ئەو دامیوانی ناوەختن و بە دڵنیاییەوە فەرمانڕەوای ئەو نین. لە دەرەوەی ناوچەی ژێردەسەڵاتی مەلا مستەفا دامەزراوەکان تا ڕادەیەک دەسەڵاتیان هەیە، بەڵام ئەو گرنگی بەو فەرمانانە نادا و گۆڕایاڵیان نابێت. کاتێک مەئموری مەرکەزی گەڵاڵە لە چاکەی خۆی هەوڵی دابیان کاتە سەرباز، دوای ئەوەی بۆ ماوەیەک تا ڕادێکی کەم سەرکەوتوو بوو، لەلایەن میرقادری ڕوستێ بەرۆڕووی ڕەتکردنەوە بووەوە کە بیرۆڕاکەی خۆی لە نامەیەکی مەلا مستەفا وەرگرت بوو، تێیدا هات بوو دەبێ پێداگر بێ لەسەر ڕەتکردنەوە. لە ڕاستیدا مەلا مستەفا حکوومەتە سەربەخۆکەی خۆی دامەزراندە بوو کە ئامادە کرابوو بۆ ئەوەی لە ڕووی تیۆریەوە دان بە سەروەری خاکی عێراقدا بنێ، بە مەرجێک ئەویش ئامادە بێ دان بۆ حکوومەتە پراکتیکیەدا بنێ کە و دروستی کردووە.
هەندێک سەرچاوی جیاواز کۆکن لەسەرەوەی ئێستا مەلا مستەفا دەیەوێ وەزارەتی کاروباری کوردەکان ببێتە لێپسراوی ناوچە کوردیەکان کە لە 5 لیواک پێک دێن کە بەم دواییانە هەردوو لیوای خانەقین و دهۆک بۆ هەر سێ لیواکەی دیکە کە بریتین لە لیوای هەولێر و سلێمانی و کەرکووک زیاد کراون و خەڵکی خەیرە کوردیان تێدانە. دیارە مەلا مستەفای بارزانی پاشخانەکی شۆڕژگێڕی گەورەی هەبوو بەهۆی ئەوەی بەشداری کردبوو لە شۆڕشی یەکەمی بارزان سەرکردایەتی هەردوو شەڕی بەناوبانجی دۆڵاڤاژی و بەرقی بەجی کردبوو کە لەو دوو شەڕانە بە شێوەیەکی زۆر سەرکەوتوانە خۆی نمایش کردبوو. تەنانەت ئەگەر سەیری ژیانی بارزانی بکەین لە لەدایک بوون و جیران و ئەشکەنجە و ئازار و پەناهەندەی و ئاوارەبوون و ئەوانە هەموو وای کردبوو ناوبانجی ئەو ببێتە کارێزمایەک چونکە کە شۆڕشی دووەمی بارزانیش دەست پێ دەکات ئەو لە تەمەنی 40 ساڵیدا بوو واتە لە تەمەنێکدا بوو کە ئەزمون و ئاڕۆینێکی پێگەیشت و تەواوی هەبوو لە بواری سەربازی و سیاسەتدا. ALO ڕاوێژکاری سیاسی پێشکەوتوو لە هەرێمی باکوور هەولێر بەرگری کاران لە شۆڕشی بارزان لەمانەدا کۆ دەکاتەوە. 1. ئەوانەی ناوچەکانی خۆیان جێهێشتووە و ئێستا ئامادەی بەرگرین. 2. ئەو هێزانی ئێستا لە گوندی بارزان چاوەڕێن و هێنراونەتە ناو چالاکیەکە. 3. هاوپەیمانە سەرەکیەکان هێزەکانی خۆیان ڕێکخستوەتەوە و کەوتونەتە جوڵە و یارمەتیدانی بارزانیەکان یان بۆ ئەوەی بۆ خۆیان ئۆپراسیۆنێک ئەنجام دەن. 4. ئەگەر ئۆپراسیۆنەکان سەرکەوتوو بوون ئەوە هێزە پاڵپشتەکانیش دێنە ناو شەڕەکە. ئێستا سەرەکیترین ناوچەی بەرگری هێڵەکانی خۆی لەسەر ڕێگەی باپشتیان مێرگەسوور داناوە و سەرەکیترین پردی عراقیان گرتووە بەرەو باکوور. قایمقام بۆ بەرگریکردن لەو پێگانە نزیکەی 80 پیاوی هەیە. 2 عەشیرەتی سربەخۆ بە نزیکەی 300 چەکداریان مەزەندە کردوون. ئەوان لەبارەی سەنگەرگرتنەکان کەمێک جیاوازن، بەڵام لەبارەی ئەو چوارڕیانی لە ناوچەی شێتنێ هەیە هەمویان کۆکن. ئۆلۆ بە گۆڕەیس مستەفا خۆشناو لەوێن، ڕەنگیشە شێخ سەدیقیش لەوێ بێ و هەروەها مامەد مەسیحیش راپۆرتێکی دیکە دەڵێ ئەوە دواییان لە مەزنەیە. لە هەر بارۆدۆخێکدا ئەو وەک پارتیزان دەچێتە ناوچەکانی شێخان. حەس و ئاغای بێرسیاف چەند ڕۆژێک لە مەزنێ بۆ و هەموو شەوێک لەگەڵ نزیکەی 30 پیاوێک چووەتە هەودیان. هەندێک لە راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە ئەوان 2 مەفرەزەن بەوە ناسراون کە لە ناوچەکەدا هەن، ڕەنگە لە 2 زیاتر بن. لە کاتێکدا هەندێک راپۆرتی دیکە دەڵێن ئەوان لە شێتنێن. لەشکری شۆڕش بەسەر 3 بەرەدە دابش ببوو. بەرەی مێرگەسۆر ڕواندەس کە بە سەرپەرشتی محەممەد سدیق بارزانی بوو. بەرەی دووەمیان بەرەی باڵندە ئامێدی بوو کە بە سەرپەرشتی حاجی تەهای ئامێدی بوو. بەرەی سێمیان بە بەرەی ئاکرێ بوو بە سەرکردایەتی مەلا مستەفای بارزانی بوو. سەرباری ئەوە مەلا مستەفای بارزانی ڕابەرایەتی و سەرپەرشتی هەموو بەرەکانی دیکەشی دەکرد. ئیسماعیل حەقی قایمقام مەلا مستەفا بە سیاسەتمەدار دادەنێ، بەڵام وا بیر دەکاتەوە کە شێخ ئەحمەد لە کێشەدایە. ئەو بە پشتبەستن بەوەی کە لە بەرچاوانە وای دەبینێ کە ئەفسەرەکان باڕۆدۆخەکە ئاڵۆستر دەکەن. ئەو ستالینۆفۆبیایەکی زۆر قورسی هەیە لەوەی کە پەیوەندی بە ناوەندگیری ئەفسەرەکانی پەیوەندیەوە هەیە. ئەو گوێی لێ بووە کە پیاوێک لە دێرەلوک بینراوە لە پێش عیزەت عەزیز لێ خوڕیوە و قسەی لەگەڵ کەس نەکردو و کڵاوێکی فەرووی لەسەر بووە. ئەو پیاوە ئاڵۆزە نەناسراوە و ڕاستەخۆ پێمان دەڵێ ڕووسە. هەروەها ئەو پەڕەزەردەی عیزەت لە نامەکەی بەکاری هێنابوو لە عێراق بەکار نایە و ئەوەش پەیوەندی بە ڕووسەکان ئاشکراتر دەکات. ناوچەی بارزان ناوچەیەکی استراتیژی زۆر گرنگ بوو، بەتایبەت لە ڕووی تۆپۆگرافیاوە. ناوچەیەکە دەکەوێتە ناوچەیەکی پەڕگایی پێک دێنێت کە دەکەوێتە سەر سنوور، هەروەها ناوچەیەکی سەختە، شاخاویە،
ئەوە ئەستەم بوو بۆ داگیرکەران کە بتوان زەفەر بە شۆڕژگێڕان ببن. لە 18 مارچ کەتیبەیەکی سوپای عێراق کەمپێکیان لە بەبادی دروست کرد و گوترا کە هێرش لە دێرەلوک لە پشت ئامێدی ئەنجام دەدرێت. هەفتەیەک دوای ئەوە کاپتن ستۆکس چووە هەودیان و وەک بڕیاری لێدرا بوو تا مەلا مستەفا ببینێ. کاپتن ستۆکس لە هەودیان مەلا مستەفای بینی کام مستەفا خۆشنا و محەممەد مەحموود و مامەند مەسیحی لەگەڵ بوو. گفتوگۆکە 6 کات ژمێری خایاند و بەڕێزیان نامەیەکی دایە کە چەند ئامۆژگاریەکی بەهێزی تێدا بوو. مەلا مستەفا وەڵامی ئەوە بوو کە ئەوە وەکو ئەوە وایە هەردوو دەستی ئەو ببەسترێتەوە و داوای لە حکوومەتی عێراقیش بکرێ لێی بدەن. کاپتن ستۆکس ئامۆژگاریەکەی دووبارە کردەوە و مەلا مستەفاش گوتی ئەو ئەوەندەی دەکرێ پابەندی ئامۆژگاریەکە دەبێ. بڕیارەکانی کۆتایی ئەو بریتی بوون لەمانە. یەکەم ئەو بەو لێبوردنە قایل دەبێت کە حکوومەتی عێراق بۆ شۆڕژێڕان دەری دەکات و ئەوەی لە دەستی بێدەیکات بۆ بێدەنگکردنی ئەو پیاوانەی کە لێبوردنەکە نانگرێتەوە. ئەو ڕازیە سەردانی بەرپرسانی حکوومەتی عێراقی بکات بە مەرجێک بەریتانیەک هاوڵی بکات بەم شێوەیە ناتوانرێ بکوژرێ. دوو ئەو ڕووداوەکەی نێروەڕەکانی ڕەت کردەوە بەڵام ستۆکس وا بیر دەکاتەوە کە ڕەتکردنەوەکەی شکست خواردووە. سێ ئەو ڕازی بووە بەوەی ئەفسەرانی ئازادی پێویستە بکشێندرێنەوە بۆ بارزان. چوار ئەو قایل بوو دەم و دەست پیاوە چەکدارەکانی لەبەری ڕواندز بکشێنێتەوە. ئەو نەیتوانی لەبارەی هێزەکانی ناوچەی ئامێدی و نە ئەوانەی لە گوندەکانی ئەیتوتن هیچ بڵێ چونکە گوتی ئەو شوێنانە لەلایەن شێخ ئەحمەد فەرمانداریان دەکرێت. مەلا مستەفا پێداگری لەسەر گرنگی پەرەدان بە کشتتوکاڵی بارزان کرد. ئینگلیزەکان دەیانویست عێراقێک هەبێت سەقامگیر بێت بۆ ئەوەی بەرژەوەندەکانی خۆیان تێدا پارێزراو بێت و بتوانن هەژموری خۆیان بەسەر عێراقدا بسەپێنن. ئەگەر سیر بکەین لە ساڵی 1937 کاتێک کە پەیمانی سعد ئاباد دەبەسترێ بە سەرپەرشتی ئینگلیزەکان بوو و لە بەندە گرنگەکەی ئەو پەیمانە ئەوە بوو کە ئاسایشی سنوور بپارێزرێت و هەر بەڕێز هەڵسکاریەک لە نێوان ئەو دەوڵەتانە عێراق و تورکیا و ئێران و ئەفغانستان دروست بێت پێویستە هاوکاری سەربازی یەکتر بکەن. لەلایەکی دیکەوە لە کاتی شۆڕشەکە ئینگلیزەکان لەوە دەترسان ئەو شۆڕشە کڵپە بستێنێ بپەڕێتەوە بۆ باکووری کوردستانیش. ئینگلیز دەیانویست بە هەر نرخێک بێت ئاشتی لە عێراق بەرقەرار بێت تا ئەوان بتوانن زۆرترین خێر و بێری ببەن و لە جەنگی دووهەمی جیهاندا کەڵکی لێوەربگرن. بۆیە وەک چۆن فشاریان دەخستە سەر حکوومەتی عێراق تا لێبوردنی گشتی بۆ شۆڕژگێڕانی بارزانی دەربکات، ئاواش فشاریان دەخستە سەر شێخ ئەحمەدی بارزانی تا ناچار بێ بە داواکاریەکانی حکوومەتی عێراق قایل بێ. مەیجەری ڕاوێژکاری سیاسی هەرێمی باکوور لە ڕێکەوتی سیویەکی ئازاری 1945 نامەیەکی هەڕەشە ئامێز بۆ شێخ ئەحمەدی بارزانی دەنێرێت کە ئەمانە گرنگترین پەیامەکانیان و کرۆکی هەبوونی ئینگلیز لە عێراق وە دیار دەخەن. من لە کاپتن ستۆکس تێگەیشتم کە ڕۆژی دواتر چەند خاڵێکی دیاریکراو لەگەڵ براکەت گفتوگویان لەبارەوە کراوە کە زۆر ڕوون نەکراونەتەوە. بۆیە ئێستا من وەک دەسەڵاتی باڵۆزخانەی بریتانیا بۆتان دەنووسم تا تو تەواوی شوێنکەوتوان و هەڤاڵانت بە یەکجاری لە هەڵوێستی حکوومەتی بریتانیا تێبگەن. شەڕ خەریکە لە ئەوروپا تەواو دەبێت. ڕەنگە شەڕ لەگەڵ ژاپۆن 2 ساڵی دیکەش بخیانێ. بۆ ئەمە ئێمە پێویستمان بە نەفتی عێراقە. هەروەها عێراق دەکەوێتە سەر ڕێگەی ئاسمانی نێوان بریتانیا بۆ هەند. هەروەها ئێمە پێویستمان بە هەموو ئەو دانەوێڵە هەیە کە دەکرێت هەڵبژیرێ و بکرێتە خۆراک بۆ خەڵکی ئەوروپا. ئەوانەی لەلایەن ئەڵمانەکانەوە برسی کراون ئەم دانەوێڵەیە حکوومەتی عێراقی کە هاوپەیمانی ئێمەیە بۆمان کۆ دەکاتەوە. ئێمە هیچ جۆرە پشێوێک لەم ناوچەیە قبوڵ ناکەین و هیواخواستین دانەوێڵە بگوازینەوە بۆ کەسانی ببەخشینەوە کە خۆیان دەتوانن دانەوێڵە بچێنن. نە حکوومەتی عێراقی و نە حکوومەتی بریتانیاش ناخوازن پارە لە شەڕی بچووک خرج بکەن کەوا باشترە پارەکە لە بایەخدان بە کشتتوکاڵ و پەروەردە و دروستکردنی نەخۆشخانە و قوتابخانە خرج بکرێت. بەڵام گەشەستەندن وەک ئەوەی ڕوونم کردەوە تەنیا ئەو کاتە ڕوودەدا کە ئاشتی بەرقەرار بێ. تۆ ساڵێک پێش ئێستا نێردرایتەوە بارزان
تا ئاشتی بەرقەرار بکەیت. وا دەردەکەوێت لەو کاتەوە تۆ شوێن کەوتوەکانت زیاتر خەریکی ڕەشەکردن بوون لە کاربەدەستانی حکوومەت و ململانەی ئەو ئاغایانەتان کردووە کە لایەنگری حکوومەتن. باشە، وەک ئەوەی برایەکەت هەموو کات دەڵێ کە ئەو بەپێی فەرمانەکانی تۆ دەجوڵێتەوە. لێرە بەدواوە ئێمە هەردووکتان بە بەرپرس دەزانین لە هەر کارێک لە دژی ئەو ئاشتی لە ئارادایە کە لەلایەن شوێن کەوتۆکانتان یان هەواڵەکانتان ئەنجام بدرێت. بۆیە پێویستە هاوکاری دیکە بدۆزرێتەوە بۆ پاراستنی ئەو ئاشتیە. وابزانم تۆ ناتەوێ بۆ جاری سێم بخرێتەوە زیندان. بەو مەرجەی ئاشتی پارێزراو بێ هیچ هێرشێک ناکرێتە سەر ئێوە و ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی گاستن و دانێوەڵە بگاتە دەستان. ئەمە بەهۆی سەختی گواستنەوە ڕەنگە پێویستی بەکات بێ. ئێمە بڕیار دەدەین کە چ شتێک باشە و هەوڵیش دەدەین دادوەری بێتە ئارا، بەڵام ئێمە گوێ لە داواکاری وەهمی ناگرین. دوای چوونی بارزانی لە سلێمانیەوە بەرە و ڕۆژهەڵات و بەرەو شنە و پاشان گەڕانەوەی بۆ بارزان سەرەتا ئەو بنکە ئێشقخانە پۆلیسیانەی کە لە ناوچەکەدا هەبوون زوڵم و ستەمی زۆریان لە خەڵکەکە کردبوو و گەندەڵی کارجێڕی زۆر هەبوو لە شانە دەردەستیان پێکرد. پاشان شەڕی بەناوبانجی خیرۆزۆک کە بە فەرماندەی خودی جەنابی مەلا مستەفا بارزان بوو، دوای ئەویش بنکەکانی زید، بنکەکانی میرۆز، بنکەکانی سێلکێ، ئەو بنکانە نزیکەی 21 بنکە دەستی بەسەرداگیرە. پاشان تەشەنەکردنی شۆڕشەکە وای کرد بە پاڵپشتی حزبی هیوا کۆمەڵێک بەیاننامە لە بەغدا و لە شارەکانی دهۆک و هەولێر و شارەکانی دیکە بڵاو بێتەوە. ئەوانە هەموو بوونە هۆی ئەوەی ئەو شۆڕشە دەنگدانەوەیەکی زۆری هەبی. تەنانەت لە نووسراوێکی متەسەڕیفی مووسڵ دەردەکەوێت لەو کاتە کە بۆ حکوومەتی عراقی ناردیە ئاماژە بەوە دەکات کەوە ئەو بزوتنەوەیە لە بزوتنەوەیەکی سادە دەرچووە، بەڵکو تێکەڵ بە سیاست بووە. دوایی ئەمە ALC لە 1 نیسانی 1945 نامەیەک بۆ CIC دەنێرێت کە باس لە کۆبوونەوەی متەسەڕف و مەلا مستەفای بارزانی دەکات و سەرچاوەی زانیاریەکەیشی کارمەندێکی قایم مەقامی ڕەواندزە کە پێگەیەکی گونجاوی هەیە تا بتوانێت گوێ لە گفتوگۆ بگرێت. ئەو بە فەرمانبەرەکەی منی گوتووە کە لە دیدارەکەدا متەسەڕف بە مەلا مستەفای گوتووە: 1. خۆی باش بکات. 2. دەبێت گوێ لە ئامۆژگاریەکانی حکوومەت بگرێت. 3. هەموو ئەو دەستکەوتانە بجێڕێتەوە کە لە سوپا و پۆلیس دەستی کەوتون. 4. هەموو پۆستەکانی پۆلیس لە ناوچەکەی ئەو پێویستە دووبارە دابەش بکرێنەوە. 5. تەجنیدکردن لە سوپا پێویستە بە پێی یاساکانی تەجنیدکردن بێت. مەلا مستەفا وەڵامی داوەتەوە کە ئەو ئامادەیە هەموو دەستکەوتە دەست بەسەردا گیراوەکان بجێڕێتەوە. ئەگەر 1. حکوومەت لە بەرامبەردا 1000 چەکی پێ بدا وەک خەرەبووی ئەو چەکانەی لە دوای کێشەکانی 1932 دەستیان بەسەردا گیرا. 2. ئەوان بڕی 4000 دینار و شەکر و چاو و گەنم و جلک و بەرجی پێ بدەن وەک هاوکاریەک بۆ خەڵکە لێ قەوماوەکەی. 3. پۆستەکانی پۆلیس نابێت دووبارە دابەش بکرێنەوە، چونکە پۆلیس وەک پێشتر تەنیا کێشە بۆ خەڵکەکەی دروست دەکەن. ئەو مەلا مستەفا بەرپرسیار دەبێت لە ئەنجامدانی کاری چاک لە ناوچەکە. متەسەڕیفەکە قایل بووە گەنم و شەکر و جل و بەرگ بنێرێ، بەڵام ڕازی نەبووە پارەی یان چەک بنێرێ. مەلا مستەفا ڕازی نەبووە و متەسەڕیفیش پێی گوتووە: خوێنی خۆت لە ملی خۆتە. ئەم بێنە و بەردەیە تا مانگی تەمووز بەردەوام دەبێت و پاشان شەڕ بە سەختی دەست پێ دەکاتەوە.